هەروەها ئەو لە کاتی مناسباتە هەندێک مناسباتەیە بۆ نمونە حەج عومرە مناسباتێک کە خەڵک تایە کۆ ئەبێتەوە بۆ کارێکی مبارەک بۆ نمونە ڕۆژی جمعان کابرایەک سیارەکەی دێنێ لەو بەردەمە عارەبانەیە دێنێ لەو بەردەمە دنیا گەرمە و ئەوانە خەڵک دەرەچێ فرسەتە دوو ترمز سێ ترمز گڵاس ئاو ئەهێنێ و ئاوی سار دەدا بۆ خەڵکە ئەمە فرسەتێکی زۆر گەورەیە ئێوە نەتان بینیوە لە حەج و عومرە خەڵکانێک بۆ خۆیان بەهەشتا کڕن بۆ بەڵام لای خۆمان خەڵک ئەوە نازانێ بەڵام فرسەتە بە تایبەت لە کاتی گەرمایە و لە بەردەم مزگەوتەکانە لە دوای جمعان یان لەو کاتانەی کاتی مناسباتن ئەوە کارێکی زۆر مبارەکە یا کاتێ خەڵک هەڵە سەر قەبرستان کاتێ ئەڕۆن مردوویەک ئەنێژن لەسەر قەبرستان ئەمانە هەمووی فرسەتن وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆمانی دیاری کردووە باشترین کار یان سەدەقە ئەوەیە کە ئینسان ئاو ببەخشێتەوە دانانی بەڕادە لە مزگەوتەکانە و لە شوێنە گشتەکانە بەڕادە لە ناو مزگەوتەکانە ئێستا موسڵمانە دوو بەڕادە بۆ ئێرە هێناوە ئەگەر ئەو موسڵمانە بتوانێ بە بەردەوامیش لە هەفتەی جارێک دوو جار ئاوی بۆ بێنێ و لە ناوێ داینا و خەڵک لێی بخواتەوە کارێکی زۆر زۆر مبارەک و گەورەیە